ئەم ڕێگەیە نزیکەی 3 کیلۆمەترە بە تەواوی تێک چوو بوو. دیارە هەندێک لە هاوڵاتیانی ئەم ناوچەیە کە ڕۆژانە ئیشوکاریان لەسەر ئەوەیە داوایان لە مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری کرد کە سیانەیەکیان بۆ کاو چاکردنەوەیکیان بۆ بکە بۆی جادەکە بتوانێت خزمەتێکی زیاتر بکە و ئەو چاڵ و چۆڵی و ناڕەحەتی کە تایەتی نەمێنێ. لە ڕاستی ئەمە ئیش و ئەرکی حکوومەتم ئیشانە زووە لە کاتی خۆی جێبەجێ بکە و دوایان نەخا وەڵامی ئەو خەڵکانەیەمان داوەوە ئەمڕۆ خەریکی سیانەکردنی جادەکەین و ئەوەی بکری و ئەوەی پێویست بێ ئینشاڵە ئێمە بۆیان جێبەجێ ئەەکەین و چاکی ئەەکەینەوە. کۆمەڵی هاوڵاتی داوامان کرد لەو برایانە کە ئەم ڕێگەمان تۆزێک بۆ تعمیرکەن بڵێن تێکە لە ڕێژە کۆن بووە خراپە تاسێکی زۆری تیابوو کۆمەڵی جوتیاریشی لەسرە لە ڕاستیە ئیشەکە ئیشی حکوومەت بوو بەڵام ئیترکە حکوومەت هەڵناسێ بەکاری خۆی مە داوامان کرد لەم برایانە ئەمانیش وەکو حیزبێکی خەمخۆر و دڵسۆزی خەڵک زۆر سپاسیانەکەین هاتن بەدەممانەوە ئەم چاکردن و تعمیرکردنی ئەم ڕێگەیان گرتە ئەستۆی خۆیان کە بەڕاستی زۆر بە مەردانە پێشنیارەکان قبول کردین بە دەستخۆشیان لیەکەین و سوپاسیانەکەین ێستا شەوەتانی ئالێتەکانیان ناردوو خەریکی چاکردنی ڕێگاوبانەکەن.